بەداوەکاری کاکە عومەری حامد سێژن ئەو گۆرانیە پێشکەشە بە و پێشکەشە بە لیستی پارتی دیموکراتی کوردستان پێشکەشە بە برا گەورە و شێخ وەیسی یالا دەبا بچین بۆ دەمدان دەم دەدەین نەبەو لیستەی وڵات دەکا ئاوەدان لیستی ئەزی پێشمەرگە و شەڕ و دەنگ و بەرخودان لیستی پارتی و بارزانی لیستی خوێنی شەیدان دەنگدانەوە دەنگدانە ئەمڕۆ لەو کوردستان دەنگدانەوە دەنگدانە ئەوڕۆ لەو کوردستان دەنگم تەنها بۆ پارتی و بۆ ماڵە بارزانە دەنگمان تەنها بۆ پارتی و بۆ ماڵە بارزانە پارتی ماڵی ئەموانە هەموومان خاوەن ماڵین ڕابەرمان کاک مەسعودە ئێمە یەک دەستە و باڵین بەدەنگمان نەوزارە ناحەزان ڕادەماڵین یەکەمە و سەر دەکەوێ هەموومان پێ خۆشحاڵ یەکەمە و سەر دەکەوێ هەموومان پێ خۆشحاڵین دەنگدانەوە دەنگدانە لەو کوردستانە زەوە دەنگدانەوە